مەنسوور گیانی پامنێری سربەخۆی کورد و نێودەوڵەتی سینەمایی کە ماوەی 20 ساڵە لە بواری ڕۆژنامەوانی هونەریدا بە شێوەیەکی پرۆفیشناڵ سەرقاڵی کارکردە لە نوێترین چالاکی خۆیدا لەسەر بانگهێشتی ڕسمی کریستیان بلووێڵ بەرپرسی ماڵپەڕی گرینگ و پسپۆری سینەمایی ئەندی وایر لە وڵاتی ئەمریکا وەک ڕەخنەگەر و دادوەر لە کیشوەری ئاسیا لە فیلمەکانی هەفتە و شەشەمین خولی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمیکان لە فەڕەنسا دەستنیشان کرد. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ڕاستەوخۆ مەنسوور گیانیمان لەگەڵایە. کاک مەنسوور سڵاو لێبێ. سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە کاک مەنسوور. سەرەتا ئەمەوێ بڵێم وەکو ڕۆژنامەنووسێکی سربەخۆی نێودەوڵەتی سینەما تا ئێستا لە چ فێستیڤاڵێکی گرنگ لە جیهاندا بەشداریتان کردووە؟ ڕێز و سڵام هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پیسات نیوز. لە زۆربەی فستیڤاڵە گرنگەکانی جیهان لەوانە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمیکان، فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ڤینیس، فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی بەرلین و هەروەها 5 ساڵیش لە فستیڤاڵ نێودەوڵەتی فیلمی ئەبوزەبی و 3 خولج لە فستیڤاڵ نێودەوڵەتی فیلمی گوتنبێرگ لە وڵاتی سوئید بەشداری کردووە و هەواڵ و ڕۆماڵی ئەم فستیڤاڵانە لە دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان ئێرانی دنیادا بڵاو کردوێتەوە و پەیوەندێکی نزیک و باش لە نێوان ئێمە ئەو فستیڤاڵە باشانی دنیا هەیە. بەڵێ کاک مەنسوور، بەگشتی هەواڵەکانی ئێوە لە چ دەستگایەکی ڕاگەیاندنی جیهاندا بڵاو بۆتەوە؟ زۆربەی دەستگاکانی ڕاگەیاندنی جیهان ڕاگەیاندنە بنرخەکانی جیهان لەوانە هالیوود ڕپۆرتەر، وڵاتی سکرین دیلی، دێدلاین، هندیوایر و زۆربەی دەستگا گەورەکانی دنیا، ئاژانسەکانی ئاسۆشیێتد پرێس، ڕۆیتێرز، فرانس پرێس، تەلەڤیزیۆنی CNN و زۆربەی ڕۆژنامە ناودارەکانی دنیاوانە لێمۆند، لە فیگارۆ، لیبراسیۆن و گشتی دەتوانێت بەڵام زۆربەی ماڵپەڕەکانی دنیا هەواڵەکانی ئێمەیان بڵاو کردێتەوە بەپێی ئەوەی کە تەنیا کەسێکن کە لە ئێراندا ئەو پەیوەندیە نزیکەم لەگەڵ گرنگترین ڕۆژنامەنووسان، ڕەشنەگران و نووسەرانی سینەمای جیهان هەیە. هەواڵەکانی سینەماکارانی ناوداری ئێران لەوانە ئەزغەری فەرهادی هەڵگری دوو خەڵاتی ئۆسکار و خەڵاتی ورچی زێڕینی فستیڤاڵی بەرلین و خەڵاتی گەورەی فستیڤاڵی نێودەوڵەتیەکان. هەواڵەکانی سینەماکاری ناوداری کورد، کاک بەهمەنی قوڵبادی، سینەماکارانی ناوداری ئێرانی لەوانە جعفەری پەناهی، محەممەد ڕەسوڵۆف، نیکی کەریمی و ئیمان سەیدی و سینەماکارەکانی دیکەم لە دەستگاکانی ڕاگەیاندنی دنیادا بڵاو کردێتەوە. پەیوەندێکی زۆر نزیک لە نێو ئێمە و ئەو ڕۆژنامەنووسانەدا هەیە. ڕۆژانە پەیوەندێکی زۆر پیشەگەڕیانە لە نێوانماندا هەیە. هەر کاتێک کە پێویستیان بێت فیلمێک لە سینەما ئێران بینن، پەیوەندی دەگرن و منیژە و فیلمیان بۆ لە ڕێگای ئەو شارەزای ئەکسپۆری کە فیلمەکان بڵاو دەکاتەوە لینکەکەی وەردەگرین و پەیوەندی ئەوانە لەگەڵ ڕۆژنامەنووسانی دنیا ئەو پەیوەندی ڕێک دەخەن. بەڵێ کاک مەنسوورە، پرسم ئەم پەیوەندیە گرنگ و بەنرخانە لە چ کاتێک و شوێنێکەوە دەچی پێکردووە؟ ساڵی 2012 بەشداریم کرد لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ئەبوزەبی و هەر لەو ساڵەوە کە سینەماکاری ناوداری ئێران عەباسی کیارۆستمی لەو فستیڤاڵە بوو پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ ڕۆژنامەنووسە گەورەکانی ئێران لێوێ دەستی پێکرد. لەو فستیڤاڵەدا ساڵی دووەم کاک بەهمەنی قوڵبادی سەرۆکی لێژنەی دادگورانی بە فستیڤاڵ بوو و ئەسپەری فەرهادیش ئەو ساڵە هات بۆ فستیڤاڵەکە. ئەو پەیوەندیە لەو کاتەوە دەستی پێکرد. ساڵەکانی دواتر کاکوشام زەمان لە فستیڤاڵ بەشداری کردووە بە خۆشحاڵیەوە خەڵاتی بەدەستێنا. ساڵێک دواتریش کاکشتۆکردنی دەرهێنەری ناوداری کورد کە ماوەی 15 ساڵە بەرپرسی ڕاگەیاندنی ئەو سینەماکارەوە لە بیرشم چ باسی بکەم لەگەڵ تەواوی فیلمسازە کوردەکانی دنیا پەیوەندیمان هەیەەوە بەرپرسی ڕاگەیاندنی هەموو سینەماکارە کوردەکانی شانازیەوە بە خۆشحاڵیەوە هەر کاتێک سینەماکارانی کورد
خەڵاتیان بەدەستێن ئەبێت لە چەندین ساڵی ڕابردوودا ئەو هەواڵانە دەستگاکانی ڕاگەیاندنی ئێران و هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتەوە ئێستاکە نزیکەی 2 ساڵە ئەو پەیوەندیە زیاتر بووە لەگەڵ گەورەترین ڕۆژنامەنووسەکانی دنیا و ئەگەر سینەماکارێکی کورد لە ئاستی یەکەمی دنیادا فیلمەکەی لە بەشی پێشبڕکەی ئەسڵی سەرەکی فستیواڵی نێودەوڵەتی فیلمی کان فستیواڵی بەرلین وێنیز و فستیواڵەکانی دیکەی دنیا هەبێت ئەم پەیوەندیە بە جوانی ڕێکخراوە هەواڵەکانی بڵاو دەبێتەوە و بێگومان ڕۆژانە ئەمن کاتی خۆم تەرخان کردووە کە پەیوەندیەکان زیاتر بێت و تازە سەرەتای دەستپێکردنی کارەکانەوە هیوادارم کە لە داهاتوودا زیاتر لە خزمەت سینەماکارانی کوردە کاک مەنسوور وەک ئەڵێن وێنەکان خۆیان نەدوێن بەپێی وێنەکان کۆنتاکتێکی باش پەیوەندێکی باشە لەگەڵ هونەرمەندانی جیهانی و فارس و تەنانەت دەرێنەرە کوردەکانی شەیە ئەمە چەند بۆ ئێمە گرنگکە کە لە ڕێی تۆ کە پردێک دروست ببێت لە نێوان ئێمەی کورد و هونەرمەندانی ناسراوی جیهان خۆ بێگومان لە کاتی یەکەمین خۆلی فستیواڵی نێودەوڵەتی فیلمی دوهۆک ئێمە هەواڵەکانمان دەست پێکرد بڵاو کردەوە 4 خۆل لەگەڵ فستیواڵی نێودەوڵەتی فیلمی سلێمانی بە شانازۆر و بەشداری کردووە و ئێستا 9 خۆل لەگەڵ فستیواڵی نێودەوڵەتی کورتە فیلمی تاران کە ساڵی 2021 ئۆسکار کوالیفای وەرگرت و هەواڵەکانی لە زۆربەی دەستگاکانی ڕاگەیاندنی دنیا بڵاوبووە بێگومان بەڕێوەبردننی فستیواڵ دەتوانێت شارەوە ئەو باژارەوە ئەو ناوچەیە کە فستیواڵەکە تێیدا بەڕێوە دەچێت لە خەڵکانی دنیا بناسێنی بەڵام هەندێک مەرجی خۆی هەیە هەندێک پرۆنسیپی خۆی هەیە هێنانی ئەستێرە ناودارەکانی سینەما زۆر گرینگە وەکو ئەو کارەوە ئێستاکە لەسەر وەرزش و بە تایبەت وەرزشی تۆپی پێ دەیکات فستیواڵێکی زۆر باش نەخستێتە ڕێ فستیواڵی دەریایی سوور لە وڵاتی عەرەبستان کە ئەو فستیواڵە بێگومان لە داهاتوودا دەنگ و سەدایەکی زۆر باشی دەبێت 2 ساڵ پێش ئێستا کاکشێکە دەمین بە فیلمی ئیمتحان لە فستیواڵ بەشداری کرد کە ئەو فیلمە لە شاری سلێمانی لەگەڵ بە هاوکاری هونەرمەندانی هەرێمی کوردستان و هونەرمەندانی دەرەوە ساز بووە ئەو پەیوەندیانە هەر کاتێک کە سینەمای کوردی پێویستی بۆ پەیوەندیانە هەبێ ئێمە لە خزمەت سینەمای کورد و سینەماکارانی کورد و سینەمای کورد و فستیواڵە کوردەکان داین ئێمەش دەبێت لە ڕێگای هونەرەوە بە تایبەت هونەری سینەماوە کە هونەرێکی گەشتگیرە و سەراسەری خەڵکی دنیا هۆگیریان پێێتی و سەیری فیلمەکان دەکەنەوە لەو ڕێگایەوە دەتوانین ئەو ناوچەیە کە فستیواڵەکە تێدا بەڕێوە بچێتەوە هەروەها نەتەوەی کورتکەنەوەیەکی زۆر دیێرینە لە ناوچەکەدا بە دنیا بناسێنین کە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە و کاتە دەتوانین لەگەڵ سەرۆکی فستیواڵەکان داموستان بکەین کە بە شێوەیەگە چ کەسانی بان بکەن لە دنیادا هێنانی ئەستێرەکان زۆر سەخت نییە بە 5 دقیقە دەتوانین باشتری دەرهێنەرەکانی دنیا پەیدا بکەین بەڵام هێنانی ئەوانە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە کە دەبێت ئەو فستیواڵش کە ئەوان بانگ دەکات ئەو تایبەتمەندی خۆی هەبێ من کە ئێستاکە بینەرانی خۆشەویست وێنەکان دەبینین ئەو ساڵ لە فستیواڵی نێودەوڵەتی فیلمی بەرلین بەشداریمان کرد و سەرۆکی فستیواڵ هات بۆ پێشوازی ئێمەوە لەسەر فەرشی پێشوازی لە ستارتی فیلمێکی کوردی کێکە لەکە لەسەر کەسە شەروانەکانی کۆبانێ سینەماکاری کوردی محمەدی سازی کردی و خەتی ئیلاهی نێوبەخت لە دنیادا فیلمەکە بڵاو دەکات کۆمپانیەکی ئەمریکی فیلمەکە لە ئاستی دنیادا بڵاو دەکاتەوە لەو فستیواڵدا سینەماکاری ناوداری جیهان ئۆلیڤەر ئەستۆن لەوێ ئستیڤن سپیلبەرگ لەوێ بوو و من یەکەمین جار بوو لە ئەزموونی 25 ساڵی خۆم بینیم کە چەندە ڕۆژنامەنووس و وێنەگر و کامێرامان لە هەروەها ڕۆژنەگر و نووسەر لە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەو سینەماکارە ناودارەدا بەشدار بوون 4 سەعات لە سڕی ڕاوەستان کە تاکو دریگای هۆڵی کۆنگرەی ڕۆژنامەوان ئەو دەرهێنەرە گەورە بکرێتەوە دوای فستیواڵ بەرنامەکانی خۆی تایبەت کردبوو لەسەر هاتنی ئستیڤن سپیلبەرگ کە خەڵاتی وەرچی زێڕەی فستیواڵی نێودەوڵەتی فیلمی بەرلینیان پێدا بۆ بەیانەکەیدا زۆربەی ڕۆژنامەکانی دنیا هەواڵەکانی ئەمریکاویان بڵاو کردەوە بێگومان ئێمە ڕێگایەکی دوور و درێژمان لەبەرە وەلی هیچ دەتوانم ئەوە بڵم کە دەبێت
ڕێکارە دروستەکانی بەڕێوەبردننی فستیڤال چاو بگرین و ئەوەی کە ئێمەش دەتوانین لە ڕێگای سینەماوە قسەی خۆمان بۆ دنیا بکەین بە شەرتێک ئەو مەرجە و پرەنسیپانەی کە دەبێت فستیڤالێک بیبێت ئێمەش بیپارێزین و ئەو پیشەگەڕیە چاو بگرین. کاک مەنسوور دوا پرسیارم ئەرگ نەبێ ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە وەکو بواری ڕاگەیاندن گرفتی سینەمای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و سینەمای کوردی لە چیای بنن ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە لەبەرەوەی ئاماژە بکەم پەیوەندێکی زۆر تا ئێستا زیاتر لە 10 فیلم کە لەلایەن وڵاتانی جۆراژور و ئێران و وڵاتەکانی دیکە و عێراق بۆ ئۆسکار ناردراوە ئێمە بڵاو کردێتەوە نزیک لەگەڵ سەرۆکی ئەندامانی لێژنەی سەرەکی ئاکادمی ئۆسکار بە تایبەت هاتوویان سەرۆکی ڕێکخراوەیە بۆ ئەوەی کە هەواڵێک لە سینەمای کوردی یا لە سینەمای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچێتە نێو دەستگا ڕاگەیان نەگرنگەکانەوە دەبێت ئەو ڕۆژنامە نووسەی کە هەواڵەکە دادنێت ئەوانش گریدی بە هەواڵەکە بدەن و هەواڵەکە بەری خۆیان بزانن خۆیان بزانن ئەوەی یەکێک لە مەرجەکان ئەوەیە ئەم فیلمە دەبێت لە فستیڤالەکانی ئەوان لە باشتری بەشی پێشبڕکێی فستیڤالەکانی ئەوان بەشتر وە خەڵاتی سەرەکی بەدەستێنە بێت ئەم فستیڤالانە هەر کاتێک خەڵاتی سەرەکی خۆیان دەبێت لە دەرهێنەرەکانی جیهان بە هیچ شێوەیەک ئەوان لەبیر ناکەن لە ساڵانی ڕابردوودا ئەوان دەکەنە دادوە و هەمیشە و پەیوەندیە ڕادەگرین ئەمەش بێگومان ساڵەکانی ڕابردووداوە بگەڕێنەوە بۆ ساڵی 1970 سینەماکاری ناوداری کورد لە مازبوونای بە وەرگرتنی خەڵاتێکی لە حکومەی زێڕینی کەن ئەم پەیوەندی دروست کرد لە ساڵەکانی دواتردا کارگەمەنی خولاری سینەماکاری بە ئازموونی کورد بە فیلمی کاتێک بۆ مەستی ئەسپەکان کامێرای زێڕینی فستیڤال نوێتی فیلمی کانی وەرگرتووە سینەماکارانی کەش بەشداری چەند فستیڤالە گرنگە زۆر جیلای بایەخاوە دەتوانێت ببێتە پردێک بێتە زۆربیکانێک بۆ سینەماکارە بە دنیا بناسێنێت. بەڵێ بەڕێز مەنسوور جیهانی سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری تارانەوە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن.